سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئاوڕۆتۆفیقم لە ئەڵقێمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش دەبێتەوە واتە لە هەرێمی کوردستانەوە بۆ ناوەڕاست بۆ باشووری عێراق کۆمەڵێک مەترسی هەیە کە هاوبەشە بە گشتی لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەو مەترسیانەی کە لە دەرەوەی هەرێمەکانەوە دێن دیارە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگن کە لە ئێستاشدا عێراق و بە هەمانگی لەگەڵ هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدایە کە چارەسەری بکە. بۆ نمونە مەترسیەکانی دەرەوەی سنوور و ئەو دەستێوەردانانی کە هەیە لەلایەن وڵاتانی هەرێمایەتی و هەروەها لەشکرکێشی و کۆمەڵێک بابەتی دیکە کە پەیوەندی هەیە بە گۆڕانکاریەکانی جیهان و هەروەها ئەو جەمسەرگیریی کە ئێستا هەیە لە دوای شەڕی ئۆکراین و رووسیا دروست بووە. عێراق خۆشی بە کۆمەڵێک مەترسی شاراوەدا تێپەڕێ. دیارە بێگومان حکوومەتی عێراقی ئەومانە زانین چۆن پێکات و لە دوای پێکێنانیشی ڕاستە ئێستا بێدەنگیەک هەیە، بەڵام زۆرێک لە چاودێرانی دۆخی عێراق ئەم بێدەنگیە بە نائاسایی وەسف ناکەن. دەڵێن لە دوای هەموو بێدەنگیەک گەردەلوولێکی زۆر بەگوڕ دێتە ئاراوە. ئاخۆ عێراق لەم ساتەدا ئەتوانێت خۆی ڕابگرێت لە بەردەم هەر گەردەلوولێکە لە ئارادا بێ. مەترسیەکانی داعش کە زۆر باش باز دەکرێت لێرە و لەوێ ئەمانە تا چەند کاریگەری هەیە بۆ سەراسایشی عێراق. حکوومەتی نوێی عێراق کە پێکاتوە بە فراوانی لە نێوان سەرجەم پێکاتەکان کورد سونە شیعە ئەتوانێت داوای هەموو پێکاتەکان جێبکاتەوە جێبەجێ بکات و ڕوبەڕووی هەڵوەشانەوە نەبێتەوە. ئەو مەترسیانەی کە لە ناوخۆی عێراقێ بە تایبەتی ئەو لایەنانی کە بەشدارنی لە حکوومەتی نوێی عێراقدا ئەمانە تا چەند مەترسیانێ بە گشتی ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان کاگڕان جعفەر چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵەوە. بەخێربی کاگڕان سەرەتا ئەگەر لە دۆخە گشتێکی عێراقەوە دەست پێ بکەین ئەتوانین بڵێن ئێستا عێراق یعنی دوایەوەی کە حکوومەتی نوێ پێکات بە سەرۆکایەتی محەممەد شیع سۆدانی بەگشتی تا ڕادەیە دەتوانین بڵێن دۆخێکی سەقامگیری هەیە. ئێوە چۆن هەڵسەنگان دەکەن بۆ ئەم دۆخە سەقامگیرە بەردەوامە بێت؟ لە ڕاستیدا پێشەم شتێک سپاسان دەکەم. ئەم بارودۆخی کە لە عێراقدا هەیە ئەو سەقامگیری هاتوۆتە پێشەوە بریتی بووە لە ڕەوشێکی ناچاری سیاسی کە لە دوای قەیرانێکی دوور و درێژ لە پێکەینانی حکوومەت یان حکوومەتی کاتی سەردەمی کازمی کە بۆ ماوەیەکی زۆر درێژەی کێشە وە دوجاریش دوای ئەو هەڵبژاردنانە جارێکی تر پرۆسی سیاسی تووشی گرفتی گەورە بوو، تووشی قەیرانی گەورە بوو، لەوەی پێیدار بوو بە سەدرریەکان کە سەرچاوەی سەرەکی دەست پێشخەری ئەو قەیرانە سیاسیە بوو کە گەیشت بە داخرانی سیاسی لە عێراقدا. بەڵام لە دەرەنجامی ئەو گوشارە دەرەکیانەی کە هەش بوو لەسەر عێراق لە ڕێگەی جیاجیاوە گەیشتە ئەوەی کە ئەو حکوومەتە لەدایک بێت کە بەشداری هەموو پێکاتەکان هاتە ئاراوە. ئەوەی ماوەتەوە تا چەند ئەمە درێژە دەکێشێت ئەمە پەیوەندیدارە بە ڕادەی ڕێککەوتنی سیاسی هەموو ئەو هێزانەی کە ئێستا لە نێو حکوومەتدان و ئەوانەی لە دەرەوەی حکوومەتیشدان چی لە نێوان یەکتردا و هەر پێکاتەیەکیش لە ناوخۆیدا کاریگەری خۆی هەیە لەسەر درێژە کێشانی ئەو دۆخەیان بەرەو ئارامی زیاتر. دیارە ئەوەش بەوە بەندە ئەو حکوومەتە چەندە لە ئاستی ئەوەدا دەبێت کە زمینە لەبار کات بە پەرلەمانیشەوە بۆ یاسایەکی نوێی هەڵبژاردن یان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و جارێکی تر هێزە سیاسیەکان لە پرۆسەیەکی هەڵبژاردندا بچنەوە نێو ململانەیەکی سیاسی. بەس مەسلەی هەڵبژاردن هەیە کەم حکوومەتە ینی ئەرچی سەرەکی و یەکەمی بێ خود نەخێر و جەنابی شدوتێ ینی هەرێک لە پێکاتەکانی کورد سونە و لەگەڵی شیعە بەشدارن ینی لە پێکێنانی حکوومەتەدا. ئەمانە تا چەندە وابەستن بە داو داواکاریەکانی خۆیانەوە بۆی کە جێبەجێ بکرێت لەلایەن حکوومەتی نوێەوە و ئەگەر جێبەجێ نەکرا بۆ نمونە چکە هەرێک لە سونە کۆمەڵێک داواکاری گرنگی یەکێک لەوانە کە هەڵەشانەوەی ئەو یاسای لێپرسینەوە و دادپەروەری وە کوردیش بە هەمان شێوە کۆمەڵێک داوای گرنگی هەیە لە حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی کە
یاسای نەوت و گاز بووجە پشکی هەرێمی کوردستان ناوچەدا بڕێنراوەکان و هەروەها مەسەلەی پێشمەرگە پێت وایە ئەمە کۆمەڵێک خاڵی گرنگن کە لە بەردەم حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانیەوە دەبێت جێبەجێ بکەوە ئاسانە جێبەجێکردنی ئەمانە کاگڕنج لە ڕاستیدا ئەو ماوە کورتە ڕەنگە بەشی ئەوە نەکات هەموو ئەو داواکاریانەی هەیە چ کورتەتی و چ سونە هەیەی لە دوای ماڵوایانەی لە شەڕی با بڵین داعشدا هاتە پێشەوە وەچی ئەوەی کە شیعەکان دانەوێت تا چەند ڕازی بن لە حکوومەتە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری کە خزمەتگوزاری گشتیەکان کە سەرچاوی سەرەکی یان هۆکاری سەرەکی ڕژانی خەڵک بۆ سەرجادە و ئەو قەیرانەش دواتر کە لەلایەن هێزە سیاسیەکان قۆزرایەوە کە بەو ئەنجامە گەیشت ڕەنگە بەشی ئەوە نەکات وەکو کات هەموو ئەوانە جێبەجێ بکرێت بەڵام دەکرێت ببێتە دەواازەیەکی متمانە ئەو ماوەیە متمانەی نێوان هێزە سیاسیەکان بۆ ئەوەی بتوانرێت سەرەتاکانی ئەم هەنگاوانە جێبەجێ بکرێن بەڵام تۆ بتەوێت هەموو ئەو داواکاریانە هەموو پێکاتەکان لە حکوومەتە لەم ماوە کورتیا جێبەجێ بکرێ ئەوە ئاسان نیە خۆی زۆرێک لە چاودێرانی دۆخی عراق ئەڵێن بە تایبەتی بۆ مەسلەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی ئەڵێن هەرچەندە ینی ئەم حکوومەتە لەسەر کۆمەڵێک بنەما و لەسەر کۆمەڵێک ڕێکەوتنی پێشوەختە پێگاتووە بەڵام لانیکەم ڕازیکردنی هەرێک لە سونە و هەروەها کوردیش بۆ جێبەجێکردنی لانی کەمی بەشێک لە داواکاریەکانیان ینی پشتبەستووە و گرنتیمانەوەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانیەکە و شیعش خۆی مەبەستێت ینی بەڕاستی لایەنەکانی شیعە کە ئەم دۆخە هەر ئاوە بە ساقامگیری بمێنێتەوە پێ دوایە ئەمەیان تا ڕادەیەک ینی منطقیە بۆ ئێستای عراق ئەمە تا ڕادەیەکی باش ئەو نیەتە هەیە بۆ ئەوەی لەو چوارچێوەیەدا بجوڵێن کە بتوانن جارێکتر متمانە بە یەکتر ببەخشنەوە هەموو ئەو گفتوگویانەی کە دەکرێت بۆ ئەوەیە هەموو ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە و سونەش لە لای خۆیەوە و شیعەکانش خۆیان لە نێو خۆیاندا بگاتە ئەوەی کە ئەم دۆخە بەرەو سەقامگیری زیاتر بچێت تا دەگاتە هەڵبژارنێکی نوێ بەڵام ئەمەش قۆناغێکی وەرچەرخانە لە یان پەڕینەوەیە لە دۆخی قەیرانی سیاسی لە عێراقدا و بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕێخستنەوەی هەموو پەیوەندیانە تا ئەگاتە قۆناغی نوێ قۆناغی دوای ئەوەڵ بژاردنەی کە چاوەڕوان دەکرێت بێتە پێشەوە بەڵام هەموو ئەوانە بەبێ ململانێ نابێ چونکە ئۆپۆسیۆنێک هەیە لە شەقامدا خۆی دانووساندووە بۆ ئەوەی جارێکی تر بێتە پێشەوە دیارە کشانەوە لە پرۆسی سیاسی لەلایەن سەدرریەکانەوە بۆ ماڵی شیعە کێشەیەکی گەورە بوو بەڵام هەموو ئەوە ئەو ئاماژانە ئەومان پێ دەڵێن جوڵاندنی شەقام لەلایەن سەدرریەکانەوە جارێکتر بۆ مەبەستی وروژاندنی جەماوەری خۆیان بێت بۆ گەڕێکی دیکەی بەشداری سیاسی ئەوە ئەگەرێکە لە داهاتوودا بێتە پێشەوە کە ڕۆژانی هەینی ڕۆژانی نوێژی هەینی هاوبەش یان یەکگرت و لە هەموو شار و شاربەسکەکانی کە خۆیان تێدا دەست باڵان ئەمە ئەگەری هەیە جارێکتر بێتە پێشەوە و ڕوبڕی جۆرێک لە قەیرانی نوێ بینەوە بەڵام دەزواڵایی حکوومەت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری سەرەتاییەکان و ڕێککەوتنی سیاسی لە نێوان لایەنەکاندا ئەمە هۆکارێک دەبێت بۆ ئەوەی ئەو کاریگەریانە کەمتر بێتەوە مەسلەی ئۆپۆسیۆنت باس کرد کەویش هەمومانە زانین ینی لایەنی سەدرریەکان و ڕوتی سەدر ینی ئەوان دوایەوەی کە کشان و لە ئەنجومەنی نوێنەران و نەیانویست ئەوان حکوومەت پێک بێنن ینی زۆرێک لە چاودێرانی سیاسی ڕوتی سەدریان بە ئۆپۆسیۆنێکی بەهێز بۆ هەر حکوومەتێک ینی لە قەڵەمدا کە لە عراقدا بێتە ئاراوە ئێستا حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی هەیە و جەنابی شدوتێ ینی بێ ئۆپۆسیۆن نییە کە ئەویش ڕوتی سەدرە بەڵام قسەکە ئەوەیە و پرسیارەکە ئەوەیە ینی شەقامی عراقی بۆ نمونە ئەوە دەپرسن و چاودێرانی سیاسی ژانی کە چاودێری دۆخی عراق دەکەن و دۆخی حکوومەتی عراقی دەکەن دەڵێن بێدەنگیشی سیر هەیە لەلایەن خودی سەدر و ڕوتی سەدرریەکان ئەوان چاوەڕێی ئەنجامی باشەکەن و حکوومەتەکان خسۆتە ژێر تاقیکردنەوە یاخود نەخێر ئەم بێدەنگیە مانایەکی دیکەی هەیە کاگڕەنج
ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ سەرەتای دروستبوونی و حکوومەتاوان هەر لە سەرەتاوە ناڕازی بوون لە محەممەد شەیع سوودانیش بەڵام دۆخەکە بەرەو ئەوە گەیشت بەرەو ئەو بێدەنجە بچن ئەو بێدەنجە پێم وایە بێدەنجێکی کاتیە ئەگەر هەر بۆ بانگشەی هەڵبژاردنیش بێت پێم وایە گەڕێکی تر لە خۆ نمایشکردن لە گەڕێشتر لە سەر نزڕاکیشانی دەنگدەران جارێکی دیکە دەست پێ بکاتەوە ئەمە چاوەڕوان کراوە ئایا لە ئێستاوە زیاتر لە 100 ڕۆژ تێپەر دەبێت بەسەر پێکەنانی حکوومەت تا چەندی تر ئەمان ینی ڕوتی سەدر بێدەنگ دەبێت یان بە بێدەنجی دەمێنێتەوە پێم وایە ئەگەر لەو وەرزەش نەبێت لە وەرزی داهاتوو جمجۆڵە سیاسەکانیان لە خۆیان نەبیانی دەست پێ دەکاتەوە و دەشتوانن بە شێوکی کاریگەر شەقام زوڵێنن لەم بارەوە هەروەکو پێشتر کردویانە بۆیە ئەمە دۆخێکی کاتیە جاریشتر بەندە بۆی بە هۆکارە دەرەچی و ناوەچیەکان بەرەو کوێ دەچێ بۆ هەرسی پێکاتەکە چی کورد و چی سونە لە نێو خۆیدا و شیعەکانیش لە نێو خۆیاندا ینی کێشەی سەدر ئەوەندەی کێشەی شیعەکانە لە نێوان خۆیاندا ئەوەندە کێشەیەکی تر نییە لەسەر ئاستی عێراقدا بەڵام کاریگەری و کاردانەوەی خۆی دەبێت هەروەکو چۆن نەبوونی یەک گوتاری کوردی یەک پرۆژەی سیاسی لە وەکو پێکاتەی کورد کاریگەری خۆی هەیە لەسەر پەیوەندیەکان لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان چکە ناکرێت تۆ لەسەر ئاستی بەغدا لەسەر ئاستی عێراقدا ڕێکەوەی خاوەن یەک پرۆژەبی بەڵام لێ گەیشتون و ڕێکەوتن لە نێوان هێزە سیاسیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا نەبێت بۆیە ئەمە پەیوەندیش تەواوکاریە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداش بۆ سونەکانیش ئەمە هەر ڕاستە ئەگەر ئەوان خۆیان خاوەن یەک پرۆژە نەبن ناتوان وڵام دەرەوەی پێداویستیەکانی قەیرانی چەند ساڵی ڕابردوو بن کە گەورەترین ماڵوێرانیان لە شەڕی داعش بەرکەوتووە چەند شاری گەورە وێران بوون مووسڵێکی وێرانە ڕۆمادی و بڵێن پارێزگای ئەمبار بە هەمان شێوە ئەمە هەمووی لەلایەک لەلایەکتر مەترسیەکانی داعش لە سێکوچکەی سونیدا هەر بەردەوامە هەر هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان لەسەر داعشێکە لەو مەترسێ ینی هاوبەشی کە هەم بۆ هەرێمی کوردستان مەترسی هەم بۆ عراقیش ئەم ینی گروپە تیرۆریسی لە ئێسادا دەستیان کردەوە بە جوڵە بە تایبەتی لەو ناوچانی کە بۆشایی ئەمنی هەیە لە نێوان سوپا و هێزی پێشمەرگی کوردستانە بەڵام ینی ئەبینین حکوومەتی عراقی بە هەند ئەم بابەتە وەرناگرێ و لە ئێستاشدا ینی بە تایبەتیەوەی کە باست کرد مەسەلەی ناوچە سونیەکان پێ دوایەگە لە داهاتوودا لەلایەن حکوومەتی عراقی و محەممەد شیع سۆدانی و داواکاری سونەکان بە تەواوەتی جێبەجێ نەکرێت لە حکوومەتەکە و لە پێکاتی ینی بەرنامەی حکوومەتەکەیە ئەوان هۆکار و هەمانگە من بۆ جارێک کە سەرڕادانەوەی داعشە ناوچەکانی خۆیان یاخود نەخێر ئەمە بە تەواوەتی پێچەوانێ داعش یان ناڕزایی چەکداری تا ماوەیەکی دوور و درێژ بەردەوام دەبێت لە قۆناغێکدا ڕەنگە سست بێت لە قۆناغێکدا زیاتر زەق بێتەوە و کاریگەری گەورە لەسەر دامەزراوی سەربازی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش دروست بکات بۆیە ئەو هەمانجیانە لە سەرەتاکانی کارکردندا دەردەکەوێت چەندە ئەو حکوومەتە هەنگاو داوێت بە ئاراستەی پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیانەی کە هەیە کامەش لە چوارچێوەی دەستوردا ڕێگە پێدراوە هەموو ئەو ناوچانەی کە ناوچەی ململانی لەسەرن یان ئەوەی لە چوارچەوەی مادەی 140دا باس کراوە پێویستە بە هاوبەشی لە نێوان دامەزراوی سەربازی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بەڕێوە بچن ئەمە سەرەتا و بنەمای جێبەجێکردن یان نیازپاچی حکوومەتی محەممەد شیع سوودانیە لە بەرامبەر هەرێمی کوردستان لەوەی کە هەنگاوی گرنگ باوێن لەو بارەیەوە ئەمە هەم بە دڵنیاییەوە گەڕانەوەی متمانەشە ئەمە لە ڕووی سەربازیەوە گرنگە بۆ کەمکردنەوە یان نەهێشتنی هەڕەشەی داعش لە هەموو بەدرژایی ئەو ناوچانە کە سێکوچکەی سونەی پێدەگوترێت لە عێراقدا تا سەقامگیری زیاتر تا هەمانجی زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی شیع سوودانی دروست بێت
ئەمە هەنگاوی باشترە بۆ کەمکردنەوەیان نێشتنی و مەترسیان بۆ بە پێچەوانەوە عینیشتە ئەمە بۆ سونەکانی شەڕاستە تا ئەو حکوومەتە بتوانێت سەرەتاکانی هەنگاونان بۆ بنیاننانەوەی هەموو ئەو ناوچانەیان ئەو شارانەی وێران بوون کاری بۆ بکرێت لە بودجەیە جێگەی بۆ بکرێتەوە و بچێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ئەو سەرەتایانە ئەو هەنگاوە سەرەتایانە جارێکتر متمانە لە نێوان هاوڵاتی ئەگەر لە سەراستی هاوڵاتیش بێت لەگەڵ حکوومەتە ئەگەڕێتەوە لەوەی کە سەرەتاکانی ئەم هەنگاوانە داوێژرێن بەڵام بەبێ هەنگاوی پراکتیکی هەنگاوی کردارێکی لەم بارەیەوە زەحمەتە هەنگاوە ینی کردارێکانە ئەبینرێ ئێستا لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەگەر ئەبینرێ هەمانگی و بە دەنگەوە هاتن هەیە لەلایەن هەرێمی کوردستان و بە تایبەتیش سونەکان بۆم بابەتە جۆرێک لە لێگەیشتن و سەرەتاکانی لێگەیشتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و باڵێن بەغدا و زنجیرێک ئۆپراسیۆنی هاوبەشش ئەنجامدراوە لە ناوچانەکە سەرچاوی مەترسین بەڵام هەموو ئەوە دەگەڕێتەوە سەر یان پەیوەندیدارە بە کۆمەڵێک دۆسیەوە کە دۆسی هەڵپەسێدرا و هەڵواسراون لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەوەی پەیوەنددارە بە دۆسەی نەوت لەوەی پەیوەندیدارە بە مافەکانی پێشمەرگە لەوەی پەیوەندیدارە بە بودجە بە شێوەیەکی گشتی کە دەبێت جێگای بکرێتەوە هەموو ئەوانە ئیقراریش بکرێن ینی بڕیاریشیان لەسەر بدرێ چەندە هەریەک لە بەرامبەر ئەم هەلومەرزێکە هەیە کە دێتە پێشەوە چەندە پابەند دەبێت حکوومەتی عێراق لە بەرامبەر هەرێمی کوردستان پابەند دەبێت و هەرێمی کوردستانیش چی پێویستە پابەند بێت ئەمانە هەمووی پێوەستن بە بۆ نمونە یاسای نەوت و گازەوە چەندە پەرلەمان کارا دەبێت بۆ دەرکردنی ئەو یاسایە بە شێوەیە هەرێمی کوردستانیش پێی ڕازی بێت یان مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە چوارچێ ئەو یاسایەدا جێگای دەبێتەوە و ڕێککەوتن ئاسانتر دەبێت لەمڕۆوە ئەمە لەلایەک بۆ سونەکانیش بە هەمان شێوە هەموو ئەوانەی کە ئەو بڕگانەی کە پەیوەندیدارە بە سەر لە نوێ بنیانانەوەی ئەو وێرانەی لە جوگرافیای سونەدا هەیە چەندە جگەلەوەی لە بودجەیە جێگایکرێتەوە و چەندە بە هەنگاوی کردارەشی جێبەجێکرێت ینی هەموو ئەوانە بەوە بەندە ئێمە چاوەڕوانی ئەوەین ئەو بودجەیە بە ڕێڕەوی یاسایی خۆی بڕوات و حکوومەت دەستکراوە بێت لە جێبەجێکردنی هەنگاوە سەرەتاییەکانی ئەم بڕەبودجەیە کە هەیە هەموو ئەوانە لەسەری شتەوە پەیوەندیدارن بەو قەیرانە ئابوووریەی کە ناوچەکەی گرتوتەوە بەڵام جوستم ینی لەو بارەیەوە ینی پرسیارێ بکەم بە تایبەتی ینی عێراق ینی کۆمەڵێک مەشاکیلی هەبوو لە سەرەتاوە لە ڕابردوودا بەڵام ئێستا ینی بەپێی قسەی چاودێرانی ینی دۆخی ئابووری عێراق دەڵێن عێراق ئابووریەکی باش و پتەوی هەیە و نەختینەیەکی باشی دۆلار و هەروەهایەدەکیشی باشی زێڕیشی هەیە و ڕۆژانەش نوتێکی باشە فرۆشێن پارێش بە دۆلارێتەوە بەڵام قسەکە ئەوەیە و پرسیاری خەڵکی عێراق و چاودێرانی دۆخی ئابووری عێراقیش ئەوەیە عێراق هۆکاری چییە کە ڕۆژ بە ڕۆژ ینی بەهای دینارەکەی دێتە خوارەوە لە بەرامبەر دۆلاری ئەمریشیدا ئەمە فشاری ئەمریکایە بۆ سەر حکوومەتی محەممەد شیاع سۆدانی یاخود نەخێر ئەمە یەکێکە لەو فاکتەرانی کە دەیانەوێت عێراق وەکو هەندێک لە وڵاتانی ناوچەکە لێ بکەن بە تایبەتی وەکو لوبناان و هەندێک وڵاتانی دیکە کە لە ڕووی ئابووریەوە داڕمانی تەواوەتی بەخۆی بینی خۆی ئەوەی کە دەبیندرێت لە عێراقدا قەیرانی سیاسی هۆکاری قەیرانی ئابووریە و جاری تر ئەو قەیرانە ئابووریە کاریگەری لەسەر ڕەوشی سیاسی دەبێت لەسەر ئاستی عێراقدا بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە چەندە یەکانگیری سیاسییان سەقامگیری سیاسی لە عێراقدا دێتە پێشەوە ئەوەندە کاریگەری دەبێت لە کەمکردنەوەی کاریگەری ئەو قەیرانە ئابووریە هەیە و ئەم قەیرانە ئابووریە هەرتەنها پەیوەندی بە عێراق و ناوخۆی عێراقەوە نیە بەڵکو پەیوەندی بە وڵاتانی ناوچەکە و ململانی ئەمریکا لەگەڵ ئێرانیشەوە هەیە کە عێراق ڕەنگە وەکو پردێکی با بڵێن
جۆرێک لە پشڕاستکردنەوەی یان جۆرێک لە ڕاستکردنەوەی باری ئابووری ئێران سوودی لێوەربژیرێ ینی ئەو هەژمون و پانتایە سیاسیەی کە ئێران هەیەی لە عێراقدا کاریگەری خۆی هەیە لەو ململانەیە کە هەیە هەرچەندە بە دروشم قسە لەسەرەوە دەکرێت عێراق دوور بخرێتەوە لەو ململانەیە کە ئەمریکا هەیەی لەگەڵ ئێراندا و ئەوەی ئێران ئێستا بووە بە بەشێک لە ململانێ رووسیا ناتۆ و ئەمریکا ینی ڕۆژهڵات ڕۆژ ئاوایە کۆنەکە کلاسیکیەکە جارێتتر لە چوارچێوەی ئەو ململانەیە لە چوارچەوەی ئەو شەڕە درێژخایانەی کە ئەگەری هەیە زیاتریش درێژە بشێشێ لە خاچی ئوکراین ڕنگدانەوەی خۆی هەیە و ئەم بارودۆخە هەمووی بەیەکەوە گرێ دەراوە جۆرێک لە هاوپەیمانێتی کە کاریگەری لەسەر ئایندەی ململانیەکان هەیە و عێراقیش لە ناوچەکە بە دەرنیە بەشێکە لەو ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەدڵناییەوە پرشتی ئەو ئاگرا ئەگەر لە ڕووی سەربازیشەوە بەری نەکەوێت لە ڕووی ئابریەوە بەری کاریگەری خۆشی دەبێت لەو ململانێ سیاسی و سەربازی گەوری کە هەیە لە جیاندا دەگوزارێ بە تایبەتیوی کە جەناب دامەژت پێدا و زۆرێک لە وڵاتان خۆیان ێکلا کردوتوانی لە بەرێکە خۆیان بینیوەوە عێراق لە هیچ بەرێکە خۆی بینیوەتەوە یاخود نەخیر عێراق هەر لە ینی دوای ئازادکردنی لە ساڵی 2023 تاوەکەم ساتی کێمە گفتوگۆکەین بە تایبەتی بۆتە مەدانێک بۆ یەکلایکردنەوەی ململانی وڵاتانی هەرێمایەتی و زلێزەکانی شتێدا بەدڵنیاییەوە ئەو بارودۆخە ناجێگیریە سیاسی کە لە عێراقدا هەیە ڕۆکوتمان کاریگەری لەسەر باری ئەمنیەت و ئاسایشی خودی عێراق دروست کردووە ئەم درێژە کێشانە هۆکارە بۆ ئەوەی هەم وڵاتانی ناوچەکە کاریگەری و هەژمونی گەورەیان لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەبێت و هەنگاوەکانی هێزە سیاسەکانی عێراق بۆ ئەوەیە کە بتوانن خۆیان لەو کاریگەریانە بە دوور بگرن بەڵام ئاسانیش نییە ئەم دۆخێکە پڕ لە ململانێ پڕ لە کێشە پڕ لە ئایندەی نادیاری ناوچەکە و ئەمە بەرەوچێ دەڕوە پێیوەستە بە ڕێککەوتنی سیاسی خودی پێکاتەکان لە نێو خۆیاندا ینی کورد لە نێو خۆی سونە لە نێو خۆی و شیعەکانیش نێوە خۆیاندا چەندە دەتوانن ئەمە قورسە تا ئێستا ئەمە زۆر زەحمەتە جەنابیش باس لەوە کردیانی کورد بە تایبەتی یە گوتار نەبووە کە چۆتە بەغدا سونەکان هەر لە سەرەتاوە تا ڕادێک تەقییان تێکە و شیعەکان ئەوتا نێوماڵەکان لەت بوو سەدرەوە بوو شێوازە ئۆپۆسیۆنی خودی نێوماڵی شیعەکانە ئەوەی کە دەبێنرێت سونەکانن ئێستا تا ڕادەیەک ناوماڵێکی ئارام و یەکگرتیان هەیە تا ڕادەیەکی باش و باگراوندی هەژمونی سیاسیان وڵاتە عەرەبیەکانە بە تایبەتی ئەوانەی کەندا و ئەردەنیش لە ڕۆژئاوایدا ئەمە تا ڕادەیەک حکوومەتەکەی بابین کازمیش لە ڕابردوو و حکوومەتی ئێستاش دەیەوێت لە پەیوەندی ئاساییکردنەوەی بەردەوامدا بێت لەگەڵ دنیای عەرەبیدا بۆی بتوانێت ئەم کاریگەریە بە ئاراستەیەکی ئیجابی هەنگاو بنێن بۆ ئەوەی بتوانن عێراق هیچ نەبێ تا ڕادەیەک بێتە سەرپەی خۆی هەنگاو بەرەو سەقامگیری ئاوەری و سیاسی وەرەکو جەنابی شوت ینی بە تایبەتی وڵاتانی کەنداوەیانێ عێراق بێنەوە بەرەی وڵاتانی عەرەبی بە دیاریکراوی یانیەوە تا بینینە سە ینی ڕووداویشی وەرزشی گەورە هەیە لە عێراق جامی کەنداوی 25 تا لە بەسڕە بەڕێوە چێت و تا ڕادەیەک ینی لە سەروبەندیکردنەوەی ئەو پاڵەوانێتیەدا کە وتاری سیاسی ینی سەرگۆزیرانی عێراق پێشکەشکرا تا ڕادێک لەن ئێرانی شەوڕەخنەی لێ ژیرا ئەمەوە ئەکا عێراق بچێتەوە ناو باوەشی وڵاتانی عەرەبی و تا ڕادەیەک ئەو هەوڵانەی ئەمریکا سەرکەوتوو بێ بەوەی کە عێراق لە چنگ و باوەشی ئێران بێنێتە دەرەوە پێم وایە دەبێت عێراق بە هەنگاوێکی هەمەلایەنەی پراکتیکی ینی ئەمەلی کار بکات بۆ ئەوەی بتوانێت هێندەی دەوری پارسەنگ و دەوری بڵێن نێوەنگیری ببینێ لەو ململانیانە هێندە نەبێتە بەشێک لەو ململانیانە بە هەنگاونان بە هێنانە پێشەوەی وە بەرهێنان لەلایەن وڵاتانی عەرەبیەوە
وەک بەشێک لە لێگەیشتنی عێراق ئەمریکاش ئەمە جێ بۆتەوە و ئەمە کرانەوەی عێراقە لە بەرامبەر وڵاتانی دنیا بە تایبەتی دراوسێ نزیکەکان کە دنیای عەرەبیە. ئەم هەنگاوانە هەنگاوی دروستن، بەڵام چەندە عێراق خۆی دەتوانێت کارایانە بەو ئاراستەیە بجوڵێ، بەڵام بە بینینی ڕۆڵی پارسەنگانە لەو ململانەیە کە پەیوەندیدارە بە ئێرانیش. ئێران لە قەیرانێکی گەورەی سیاسی ئابووریدایە بەهۆی ئەو داخرانە ئابووری سیاسی کە لەگەڵ دنیای دەرەوە هەیەی. ئێخۆ ناکرێ عێراقیش ببێتە بەشێک لەم پرۆسە ئابووریە سیاسی سەربازیەی کە بۆی تەرازۆکێ بەڵێ بۆیە هێندەی دەوری هاوسەنگانە ببینێت، چکە ئێمە وەکو عێراق سنوورێکی بەرفراوانن و دوور درێژمان هەیە لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا، بەرژەوەندی هاوبەشیش هەیە لە ڕووی بازرگانیەوە. هەموو ئەو بارودۆخی کە هەیە وا پێویست دەکات هەنگاوەکانی ئەو حکوومەتە ئەوە بێت جۆرێک لە هاوسەنجی و جۆرێک لە مامەڵەی گونجاو بۆ ئەو پەیوەندی تەواوکاریەی کە عێراقێتی چی لەگەڵ ئێران وەرچی لەگەڵ تورکیا چی لەگەڵ تێکڕای وڵاتانی ناوچەکە بە ئاراستەی سەقامگیری سیاسی زیاتر و کەمکردنەوەی کاریگەریە نێگەتیڤەکانی ئەو ململانەیە دەبێت هەنگاو بنێ. دیارە لەمڕۆوە هەنگاو هاوێژراوە، بەڵام وەکو گوتم ئەم قۆناغەیان ئەم حکوومەتە حکوومەتێکی بەردەبازە یان حکوومەتێکی وەرچەرخانە لەو جۆرە لە ئیستقرارەی کە هەیە ئارامی کە هەیە بۆ ئارامی زیاتر و بەردەوام لە داهاتوودا. مەسەلەی ئەو بەرژەوەندی و سنوورە هاوبەشە دوور و درێژەی کە عێراق لەگەڵ هەرێک لە وڵاتی ئێران و هەروەها تورکیا هەیەی و ئەو بەرژەوەندی ئابووری فراوانی کە هەم لەگەڵ ئێرانی شەیەتی و هەم لەگەڵ تورکیا شەیەتی، ئەمە هیچ کاریگەر نەبوو بەوەی کە ئەو دوو وڵاتە دراوسی عێراق سنوورەکانی عێراق ڕێز دێ بگرن و سەروەری عێراق ڕێز دێ بگرن و یعنی دەستێوەردانی سەربازی و زۆر جاریش سیاسی نەکەن. ئەم دەزۆردانانە فشارە بۆ سەر عێراق و ئەبێتە هۆی تێکدانی نێوماڵی عێراق و پارچە پارچەکردنی. فشار و کاریگەری خۆشی هەیە، بەڵێ لە ڕێگەی دابەشبوونی ئەو هەژمونانە یان ململانی نێوان هەژمونونەکان کاریگەری خۆی هەیە، بەڵام ئامانج لێی ئەمنی استراتیژی هەریەک لە وڵاتانەیە، چونکە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و ناوچەکە هەمووی لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە. دوورخستنەوەی مەترسیەکانی ئەو گۆڕانکاریانە لەسەر ئاسایشی نەتەوەیی هەریەک لە وڵاتانە دیارە بەڕێوەچوونی پرۆسێکی سیاسی سەربازیە لە ناوچەکە و کاریگەری بەدڵنیاییەوە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش دەبێت، بەڵام وەکوتم ڕەوانەوەی ئەو مەترسیانە پێوەستە بەوەی عێراق چ لەسەر ئاستی پێکاتەکان چ لەسەر ئاستی هێزە سیاسیەکان چەندە دەرک بە ئەو مەترسیانە دەکەن و چەندەش لە بەرامبەر ئەو مەترسیانە ئامادەن خاوەنی پرۆژەیەکی هاوبەش بن بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو مەترسیانەی کە پێوەستە بە ئاسایش نەتەوەی هەریەک لەو دەوڵەتانی لە دەوروبەرماندا هەیە. کاگڕنج لەسەر مەسەلەی هەژمونی وڵاتان ینی لە ڕابردوو تەنانەت ئێستاش بازدەواکرێت کە ینی ئێران هەژمونێکی فراوانی هەیە لە عێراقدا و ئەوەی کە بەخواستی ئێران نەبێت ینی لە وڵاتە گوزەر ناکەوە نابێت بڕوا بەڕێوە، بەڵام ینی ئەمە بینیمان پێچەوانە بوو لەوەی کە ئەو تا عێراق ڕاستە ئابووریشی بەهێزی هەیە و یەدەک و احتیاطێکی زۆری دۆلاری هەیە، بەڵام کەچی سەیرەکەی ئەمە وابەستەیە بە وڵاتێکی گەوری زلێزی وەکو ئەمریکاوە و ئەو ئەتوانێت بڕیار بدا و ئەو ئەتوانێت تەحەکوم کا بە ئابووری عێراقەوە، کەواتە یعنی توانین بڵین ئەوەی کە بڕیاردەری سەرەکیە لە عێراقدا وڵاتی زلهێزی ئەمریکا نەگەێران بەڕاستی. ئێران بە پێی ئەو کاریگەری خۆی هەیە، ینی بە پێی ئەو هەژمونە هەیەی کاریگەری خۆی هەیە، جا ئەو کاریگەریە لە دەرەنجامی ئەو ململانەیە باش ناشێتەوە لەسەر دۆخی سەرباز و سیاسی عێراقدا، ئەوەیان مەسلەیەکترا، بەڵام ئێمە دەبێت لە بیرمان نەچێت هەموو ئەو وڵاتانەی لە ناوچەکەدان بە شێوەیەکی گشتی
لەژێر کاریگەری و هەژمۆنی ئابووری ئەمریکادان ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوادان ئەنی وڵاتێکی وەکو چین بۆ گەورەی خۆیەوە بۆ خاوەن توانە ئابووری خۆیەوە لە گەورەترین کێشەدا بەهۆی ئەو ناسە قامژێری ئابووری لە نێوان ئەمریکا و چیندا هەیە باشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم وڵاتانە کە خۆیان بە شێوشی سروشتی دروست نەبوون هەر دەوڵەتی نیشتیمانی لە دوای جنگی جیهانی یەکەم و دووەمەوە لە تێکرای ئەو ناوچەیە هێندەی بەڕای من هێندەی شێوازێکە لە ئیدارەدانی وڵاتانی زلهێز بۆ کۆنتترۆلکردنی ئاسایشی نەتەوەی جیهانی خۆیان لە ناوچەکەکە ئەم ناوچەیە ناوچەی وزەیە سەرچاوی وزەیە ئەوەندە وڵاتی سروشتی دروستبوونین وەرە عێراقەکەی خۆمان بە هەموو ئەو پێکاتانەیانەوە هەرێک لەو پێکاتانە لە قۆناغی لە قۆناغەکان خۆی ینی هەستی نیشتیمانی عێراقی نەبووە ینی ئەو هەستە نەبووە ینی کورد بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق نتوانانی خۆی بە عێراقی بزانێت لە چوارچەوەی عێراقدا لە چوارچەوەی دەوڵەتی عێراق بە سیاسەتی ئاگرۆ ئاسن ڕوبەڕۆی بەڵێ زەبروزەنگ ڕوبڕێ و مەترسیانە بۆتەوە و بۆ کوردیش ینی بۆ عێراقیش دۆزی کورد خاڵی لاوازی ئەمنی قەومی عێراقی ڕژێمی ڕابردوو بووە و بە هەمان شێوە ئەو مەترسیانە تاوەکو ئێستا هەرماوەتەوە تاوەکو ئێستا لەلایەن هێزە سیاسەکانی عێراقەوە کورد بە خاڵی لاوازیان خاڵی ناکۆک ئەو خواستی کە کورتەتی لەگەڵ عێراقدا باز دەکرێت و بۆ سونەکانیش بە هەمان شێوە بەڵام جۆرێک لە گەیشتن لە نێوان هەر پێکاتەیەک دروست بێت لە عێراقدا لەسەر حسابی پێکاتەیەشتر دەرئەنجامەکەی بەڵگەنوویستدا ئێمە ئەو پرۆسە مێژوویمان بینیوە لە سەرتا دروستبوونی عێراق کاتێک سونەکان دەستباڵا بوون دوجار شیعەکان لە ئێستادا دەستباڵان بەهۆی زۆرینەی خۆیانەوە ئەمە نابێتە هۆی ئەوەی کە ئێمە هەمومان بەیەکەوە هەست بە عێراقی بوونی خۆمان بکەین بە بوونی یەک پرۆژەی هاوبەش کە لە دوای 2023ەوە کە مەسەلەی 2005ەوەگە بڵین بە تعدیدی بە دیاریکراوی خاوەنی دەستوریێکی هاوبەشین هەنگاونان بە ئاراستە دەستوریەکان لەوە دیهێنانی مافەکانی هەموو پێکاتەکان باشترین ڕێگە چارەیە بۆ ئەوەی هەمومان لە چوارچەوەی عێراقدا ئەگەر لە ڕۆژێکی ناچاریش بێت ئەم خۆناغت تێپەڕێنین ئەتوانین تێپەڕێنین و ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە عێراقا ئەین شاهدی ئەوەدا کە بەردەوامە بێ ئەم دۆخە بەم شێوازە وەکو دوا پرسیار بۆ جەناو با زۆرمان دووشە نەکە وەڵاهی توانین و نەتوانینەکە پێوەستە بۆ هەڵ و مەرجەوە ئەو هەڵ و مەرجەی کە ئێستا لە ئارادایە مەترسیەکان هی ئەوەیە بەڵام ئامادەبوونی هێزە سیاسیەکان وەکو گوتم پێشتر باسم کرد چ لە نێوان خۆیاندا چ وەکو پێکاتەش لە پرۆسی سیاسی عێراقدا بەندە بەوەی ئەم هەنگاوە بەهاوێژرێ ئێمە هەندێک جار ئەوە بەتەنیا لە گۆڕەپانی کوردان نایبینین گۆڕەپانی شیعەش کاریگەری خۆی هەیە بەهۆی زۆرینەی خۆی لە عێراقدا و کوردیش وەک پێکاتەیەک سەرچاوەی ئارامی بێت لە عێراقدا کە بە پرۆژەیەکی هاوبەش بێت ئەمە کاریگەری دەبێت بەڵام هەتا ئێستا بەداخەوە پرۆژە هاوبەشە نییە نە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و نە لەسەر ئاستی عێراقیش لە نێوان ئەو پێکاتەکاندا هەریەکە و ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لە بۆ سەبێت بۆ ئەوەی تر ئەمە وەکو هێز سیاسیەکان کاریشی خراپەوە ڕەنگە لە ئایندەدا ڕنگدانەوەی خراپی بێ. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاگران جعفەر چاودێری سیاسی کە لە بەرنامەی ئەمڕۆی پانۆراما لەگەڵ ماڵی مادوومان کردی. سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش بێت. خواتان لەگەڵ.